ئیسماعیل پاشای ئەکتەر و دەرهێنەری شاری سەقز لە ڕۆژهەڵاتی کوردستان بەڕێوەبەری فێستیڤاڵی شانۆی کورد لە سەقز لە ئێستادا بە سەردانێک لە شاری سلێمانی و لەگەڵ کۆمەڵەی هونەرە جوانەکانی کوردستان مەڵبەندی گشتی سلێمانی لە هەماهەنگیدان بۆ ئامادەکردن و گفتوگۆکردن لەسەر فێستیڤاڵی ئەم ساڵی شانۆی کوردی لە سەقز. بۆ قسەکردن لەسەر فێستیڤاڵەکە هونەرمەند ئیسماعیل پاشایی ڕاستەوخۆ لە ئەستۆدیۆ لەگەڵماندایە. کاک ئیسماعیل بەخێربێی. ممنونم، زۆر سپاسی جەنابتەکەم مسافی بەرنامەکە و کاناڵە جوانەکەی کورسات بۆیە کە ئەو دەرفەتیاندا بە من کە بێمە خزمەتە. زۆر سپاس. سڵاوی شەکەم لە تەواوی بینەرانی خۆشەویستی کورسان لە هەر کوێ دنیاکە هات. زۆر سپاس. مامۆستا ئیسماعیل با من سەرتا لەوە دەست پێ بکەم، مێژووی فێستیڤاڵی شانۆی سەقز بۆ کێ دەڕێتەوە؟ مێژووی فستیواڵی شانۆی کوردی سەقز ئەگەڕێتەوە بە ساڵی ئێمە 1370 ینی 24 ساڵ بل لەمە. ئەم ساڵ ئەمە بەختەوەرین کە 19هەمین دەورەی فستیواڵی نێودەوڵەتی شانۆی کوردی سەقز بەڕێوە بێت. 3-4 ساڵ بە بۆنەی کۆڕۆنا و گیر و گرفتێکە بووە فستیواڵە نەبوو. ئەم فستیواڵە ئەبەوە ئەم ساڵ 25مین دەورەی بوایە و لەیتر بەختەوەرین کە ئەم ساڵ بە بەڕێوەبردننی 19هەمین فستیواڵی شانۆی کوردی سەقز. بەڵێ مامۆستا ئیسماعیل، کەواتە ئەم فێستیڤاڵە تایبەت نییە بەس بەکارە ناوخۆیەکان، فێستیڤاڵێکی نێودەوڵەتیە لە وڵاتانی تریشۆ کاری شانۆی وەرەگرن. بەڵێ ئێمە لە هەر چوار پارچەی کوردستان و گروپەکان مەشداریەکەن لە فستیواڵەکە بەداخەوە نیەوەمان نییە، توانایەوەمان نییە کە لە ئوروپاوە گروپە کوردێت شان و کارەکان بتوانین بانهێشتیان بکەین و میوانداریان بکەنەوەوانە و لە تا ئێسەکە بەڕێوە چووە لە دەورەی دووهەمیان فستیواڵەوە ئێمە افتخارێوەمان بووە کە میوانداری گروپەکانی چێ کوردستانی خۆشەویستی ئەم دیوچە کوردستانی تورکیەوە ئەم ساڵی چڵات کوردستانی سووریە بتوانین کاراسانیان بۆ بکەین بۆ لە فستیواڵەکە بەشدار بن. من هەر لێرێشەوە داواکەم لە تەواوی گروپە شانۆیەکانی هەر چوار پارچەی کوردستان بەرهەمەکانیان بنێرن بۆ فستیواڵ ئینشەڵڵا لە لێژنەی هەڵسەنگاندن و هەڵبژاردندا دەرچن و بتوانین لە سەقز میوانداریان بکەین. بەڵێ مامۆستا ئیسماعیل، ئەو هەماهەنگیە چۆن دروست بوو لە نێوان ئێوە و کۆمەڵەی هونەرە جوانەکانی کورد مەڵبەندی گشتی سلێمانی؟ وەڵاهی ساڵهای ساڵ ئێمە پێکەوە هاوکاریمانەیە، پێکەوە هاتوچوومانەیە، گروپە شانۆیەکان لەو دیوە دێن لەم دیوە دێن. ئەگەر بڵێم بابەتی ئاشنایی شخصی خۆم لەگەڵ شانۆکارانی ئەمدی و دۆستانی شانۆکاری ترم لە سەقز هەر فستیواڵی کوردی سەقز بووە. لە دووەمی دەورۆمە میوانداری خۆشەویستانی بوون وەکو مامۆستا عەبدوڵی حەمەدجوان، مامۆستا بەدعاداتاژ، کاک غەفوور عەبدوڵڵا، تەواوی ئەم دۆستانە یادێکی لێ بکەم مامۆستا دڵشاد مستەفا بەدیاڵ خانم مەسەلەن دادوەری فستیواڵەکە بووە، مامۆستا دڵشاد مەسەلەن دادوەری فستیواڵەکە بووە. ئەو تێکەڵاییەمان هەیە و ئەو هاتوچووە هونەریە لە ساڵهای زۆر کۆنە لە بینمانە بۆ هەر بەردەوام و گشت بەم دۆستی نۆرفێقین وە فستیواڵی شانۆی کوردی سەقزیش نەبووە ئێمە بۆ تەواوی شانۆکارانی هەر چوار پارچەی کوردستان و دەرەوەی وڵاتەکان لە جیهاندا زۆر خۆشەویست و زۆر گرنگ و زۆر بەبایەخ. ئێمەش بە هیواین ئەو هەماهەنگیە بەردەوام بێ لە نێوان هەر چوار پارچەی کوردستان. مامۆستا ئیسماعیل، میکانیزمی وەرگرتنی کارە شانۆیەکان لە فێستیڤاڵی نێونەتەوەی سەقز چۆنە؟ ئیشەکان لێژنێک هەڵیە سەنگێنن هەڵیە بژێرن 5 کەسن کارە یانیەکان یانی ئەوانێکە لە دەرەوەی وڵاتێن بە جیاکرێنەوە. ئێمە ئەم ساڵ خاڵمانە ئینشەڵڵا 8 کار لە ناوخۆ وەربگرین و 4 یا 5 کار لە دەرەوەی وڵات وەربگرین. ئەوان هەڵیە بژێرن و بۆ بەخشی کێبەرکەی فستیواڵ ماڕەفکەکەن و ئێمەش لە خزمەتیان نابین و میوانداریان نەکەین و بە جوانی ینی فستیواڵی کوردی سەقز واقعاً جێیش هەرەمەجێ بۆ گشتن. من هەلێرەشە بە پێویست هەزانم لە تەواوی دۆزانێک کە بۆ ئەم فستیواڵە هەوڵەدەن زەحمەتە کێشن، چ بەرپرسان، چ کاربەدەستان، چ هونەرمەندان. ئەسڵەن ئەم فستیواڵە تعلقی بە شاری سەقز نییە، تەواوی کوردستان تەواوی کوردستان دڵی بۆی لێ هاتووەلان لە هەر شانۆکارێکی خۆشەویستی سلێمانی بەپرسی فستیواڵی شانۆی کوردی سەقز مطمئن بە باشی باسیەکەەوە بە جوانی باسیەکە. بەڵێ کاک ئیسماعیل، بە شێوەیەکی گشتی ڕەوشی شانۆ لە ڕۆژهەڵاتی کوردستان چۆنە؟ لە چ بابەتەوە؟
وەکو چالاکی وەکو چالاکی وەڵام من گومانەکەم لە کوردستانی ئێران شانۆ زۆر زۆر بایەخی زیاتری پێدرێت من ئەلان زۆر بەداخەوە مەسەلەن لە هەولێر کەیتر شانۆ زۆر کەمە بینی لە سلێمانی ساڵی 1-2 کار دووسێ کار بڵێ لە سەقز بەردەوام هۆڵەکار شانۆیان تایە لە سنە هەروە لە مەریوان هەروە فستیواڵی خیابانی مەریوان فستیواڵێکی نێودەوڵەتیە شانۆش سەرشەقام بەڕێوە من گەورەترین فستیواڵی شانۆی سەرشەقامی دەمانە من چۆن بڵێم خۆزلی ناکەم ینی بڵێم گەورەی کەم و ئەمانەمەوە شانۆ لە کوردستان ئێران زۆر زۆر بایەخی پێدرێت لەلایەن مەسئولینی شۆکاری بۆ کرێت هۆڵی بۆ دروستەکرێت ئەلان پەنچەشدانە پلاتۆ لە شارەکانی کوردستان دروست بووە کە توانوێتی زۆر زۆر کۆمەکە بە شانۆکاران و عەرزی شانۆ بۆ بینەرانەوەی کە بێن ببین مەسەن لە سەقزێمە 3 هۆڵی شانۆمان هەیە هەر 3 هۆڵەکەیش یا پرۆڤەی تیاتری یا خەریکن ئیجرای تاکردی و خەڵک بێن بەڵێ بەزۆڵا کاک ئیسماعیلەوەی جی خۆشحاڵی لە ماوەی ڕابردوودا لە سلێمانی 3-4 نمایشی شانۆی تیا بوو کە بە هیوای نمایشی شانۆی لە سەرجەم شارەکانی تری کوردستان و تاوای پارچەکانی تری کوردستانیش بەردەوام بێ مامۆستا ئیسماعیل من دوا پرسیاردا ڕاستاکەم ئەگە بە کورتی وەڵام بیتەوە چی هاوکارتانە لە بەڕێوەچوونی فێستیڤاڵی نێونەتەوەی سەقز هاوکارەکانمان زۆر کەسن بەڵێ من سپاس و پێزانینم هەیە بۆ ئیدارە کولی فەرهەنگ و ڕشاد ئیسلامی کوردستان کە ئەم فستیواڵە ئەو بەڕێوەیەوە خاوەنیەتی و دوایەوە زۆر زۆر سپاسم هەیە بۆ نوێنەری خەڵکی سەقز و بانە کە واقعان پشتگیریان فستیواڵەیە حامیان فستیواڵەیە ئیدارە کولی هونەرهای شانۆی لە ئێرانە لە تاران کە زۆر زۆر پاڵپشتی فستیواڵەکەیەوە هەروە شورای ئیسلامی شاری سەقز شارەداری سەقز وە زۆر کەسی تر وە زۆر کەسی تر وەکو ئیسپانسەر کۆمەکی فستیواڵەکەکەن فستیواڵی شانۆی کوردی ئەلان بووە بە نمادێک بووە بە نمونەیەکی فەرهەنگی لە کوردستانە نە لە کوردستان بەڵکە لە غەربی وڵاتی ئێرانەوە ئەوەیە کە بۆ گشتمانجێی بەختەوەریە لە فستیواڵا بەشدار هەر لە یسەیشۆ دەستخۆشیەکەم لە تەواوی هاوکارانم کە ئەمساڵ لە فستیواڵە دەورە بین و زەحمەتە کێش هەر لێسێشۆ بە خێراتنی گروپە خارجیەکانەکەم بەخێرن بۆ سەقز شاری شان و بەڕاستی شانوی هونەرمەند ئیسماعیل پاشای سوپاس ڕاستەخۆ لە ستودیۆ لەگەڵ مابوون سەرکەوتوو بن زۆر سپاس دەکەم.